ئایا دەزانن چ شتێک مەترسی مردنمان زیاد دەکات؟ توێژدارانی زانکۆی گلاسکۆ ئاماژە بۆ دەدەن ئەو کەسانی کە تەنهان و سەردانی و پەیوەندی کۆمەڵایەتیان نییە لەلایەن خێزان و هاوڕێکانیانەوە مەترسی مردنیان زیاترە. لە توێژینەوەیەکدا کە لەسەر زیاتر لە 458,000 کەس لە نێوان ساڵانی 2006 بۆ 2010 لە وڵاتی ئینگلتەرا ئەنجام درراوە تیا دەرکەوتووە. ئەو کەسانی کە تەنهان و هیچ کات لەلایەن خێزان و هاوڕێکانیانەوە سەردانی ناکرێن ڕێژەی مەترسی مردنیان بە ڕێژە لە 177 زیاترە بە بەراورد بۆ کەسانی کە تەنها یەک جا لە هەفتەیەکدا سەردانی دەکرێن و پەیوەندی کۆمەڵایەتیان بەهێزترە. لە توێژنەوەکەدا توێژەران ڕوونیان کردوتەوە کە سەردان و پەیوەندی کۆمەڵایەتی هۆکارێکە بۆ هەستکردن بە پشتگیری و هەبوونی تەندروستێکی باشتر، چونکە لە کاتی نەبوونی سەردان و پەیوەندی کۆمەڵایەتیدا مرۆڤ هەست بە تەنهایی و خەمۆکی دەکات و ئەو کارانە ئەنجام دەدات کە تەندروستین، لەوانە جگەرەکێشان و خواردنەوەی کحۆل کە هەموو هەمانە کاریگەری نەرێنی لەسەر سیستەمی بەرگری جەستە دروست دەکات و هۆکارێکە بۆ کاریگەری خراپ لەسەر تەندروستیمان. لە کۆتاییدا بۆ ئەوەی کە تەندروستیەکی باشترمان هەبێت پەیوەندی کۆمەڵایەتیتان بەهێزتر بکەن. تەندروست باش و سەلامەت بن. خواتان لەگەڵ. سمارت وەرچەرخانە.